بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان و هەروەها هەڵسوڕاوانی بوارە جۆراوجۆرەکانی خەبات بۆ ئازادی و یەکسانی سڵاوێکی گەرمتان پێشکەش بە دوای هەڵگرسانی شۆڕشی ژینا و ژن ژیان ئازادی و هاتنە مەیدانی بەرینی خەڵکی ئێران و کوردستان بۆ بەرپرسدانەوەی پیلانە وەحشیانە و دژە ئینسانیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کار بەدەستان و هێزە ئیطلاعاتی و ئەمنیەتیەکانی ئەم ڕژیمە هێرشیان کرد سەر جەماوەری بە لێشاوی خەڵکو و ڕەوانەی زیندان و سیاچاڵەکانیان کردو هەوڵیاندا بەم شێوەیە دەنگی خەڵک خەفە بکات. ئامانجی ڕژیم لەم کارە و ئاکامەکانی و هەروەها ئەرکەکانی ئێمە بابەتی ئەم جارەی بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانە کە بە بەشداری هاوڕێ سەلامی قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و زیندانی سیاسی پێشوو تاوتوی دەکەین. هیوادارم کە کاتتان هەبێت و تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ سەلام بەخێر بێن و پێمان بڵێن بە پێی دوایین زانیاریەکان وەزعی زیندانەکان لە ناو کۆماری ئیسلامیدا چۆنە؟ سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئاخرین زانیاریەکان لە قسە لەوە دەکەن کە خانوادەی زۆرێک لە زیندانیانی سیاسی لەبەر دەم زیندانی قزل حەسەر کۆبوونێتەوە لە نیگەرانی لەوەی کە هەردەم لەوانەیە ڕۆڵەکانیان ئێعدام بکرێن و دیارە لە زیندانەکانی تریش هەر ئەو نیگەرانیە هەیە. ڕژیم تازەکی 57 کەسی لە عەرزی کەمتر لە 10 ڕۆژە ئێعدام کردووە. لەگەلەوە 3% خەڵکی ئێران بەلوچە، 30% ئێعدامیان خەڵکی بەلوچستانن و تازەکی بە لێشە و بە فەلەی خەڵکێکی 15 کەسی بە یەکجار لەوێ ئێعدام کرد. لە زیندانی قزل حەسەر زیندانێکی سیاسی دەستی داوەتە خۆدکوشی لە بازداشتگای ئیطلاعاتی مەریوان جوانێکی 19-20 ساڵە هێندە لە فشارا بووە کە ئەویش خۆدکوشی کردبووە لە نەخۆشخانەی مەریوان. هیوادارم وەزعیستە باشتر بێ، بەڵام وەزعی زۆر خراپ بوو، خانوادەکەی لە نیگەرانیە و خەڵکی ئاوایی لە بەردەمیداری ئیطلاعاتی مەریوان کۆبووبوونەوە. ینی تۆ سەیری هەر خەبەرێک لە زیندانەکانی ئێران دەکەی و لە خودی زیندانی قزل حەسەر هەر ئێستا تعدادێکی زۆر زیندانی لە سەرەی ئێعدامان، ینی لە ژووری تاکە کەسین و کە هەردەم لەوانەیە ئێعدام بکرێن. ئەوەی کە سەیری دەکەی هەوڵێک و هەڵمەتێکی تری ئەو ڕژیمەیە بۆ کوشتن زۆربەی زیندانیانی سیاسی کە لە ڕیزی ئەعدامان یا ئێعدام کراون لە ڕۆژانەی خرا زۆربەیان جرمەکانیان مربوط بە موادی مخدرە، مربوط بە موادی مخدر یا مەسائلێک کە جامعە ئەتوانێت گاهەن بۆی قابلی قبول بێ کە حکم بدرێنە و کەسانە بلەخەرە تاوانێکە لە وڵاتانی تیش ئەتوانێت حکمی ببێ. بەڵام ئێعدامکردن لێرە بۆ ڕژیمی ئیسلامی جۆرێک لە پیاکردنی بیانووە بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەوانەوە کۆمەلگا بترسێنێ و ئەوەش کە دوو زیندانی سیاسی بە تایتەڵێکی قەزایی زۆر دواکەوتوانە سەلبی نەبی، تەوهین بە مقەدەسات ئێعدام کراون و ئەوەی کە تازگی هەیە خەڵکێکە زمانێک ئەیتوانی ئەوەی بۆ قابلی قبول بێ ئێستا هاودەردیان لەگەڵ خانوادەکانیان کردووە و بەشداریان کردووە لە دەرد و خەمی ئەو خانوادانە کە ڕۆڵەکانیان بەهۆی بە ئیسلاحتەوەین بە مقەدەسات ئێعدام کردووە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەلام. هاوڕێ سەلام، لەلایەکەوە کۆماری ئیسلامی حکمی ئێعدام و زیندانیکردنی بڕێک لە زیندانیانەدا، لەلایەکی تریشەوە بڕێک لە زیندانیانی دیکە ئازاد دەکا. هەدەفی ڕژیم لەم کارە چییە بەڕای ئێوە؟ بۆچی وا دەکات؟ هەروەکە لە پرسیارەکەی جەنابتە خۆی دەردەخا تەناقوزێک دەبینین ڕژیمێک لەلایەکەوە بە شێوەیەکی بێدەنگتر نایە ڕاستەو خۆ وەکو شا بڵێ سەدای ئەنقلابێ مردمە ئیران ڕاشنیدام، سەدای ئەنقلابێ شما مردمە ئیران ڕاشنیدام، بەڵام بەو بە ئیسلاح بەخششە کە جەنابی وەلی فەقی دەیدات بە جۆرێک هەر ئەمە هەمان پەیامی شایە کە منیش دەنگی تووڕێی ئێوەم بیستووە، منیش دەنگی
ناڕەحەتی و خەشمی ئێوەم بیستووە. خۆ بدێ زیندانیانی سیاسی کە خەڵک ڕۆژانە بە لەحزە خانەوادەکانیان دنباڵی شرایەتیان دەکەن، وەزیەتیان دنباڵ دەکەن و خەڵک بە هیچ شوێ بۆی قابلی قبول نییە ڕۆڵەکانی لەسەر اعتراضێکە واقعاً بێوێنەی کە لە تاریخ ئێرانە زۆر وێنەی نییە شرایەتێکی ئاوا کە تۆ ئەگەر هەتا بتەوێ ئیشیشت بە سیاست نەبێ سیاست لێت ناگەڕێ تۆ بۆ نانی سەر سفرەکەت مەجبوری اعتراض بکەیت بۆ حقوقی سەرمانکەت مەجبوری اعتراض بکەیت بۆ دەرمانێکە پێت ناگا مەجبوری اعتراض بکەیت ینی خەڵک بۆی قابلی قبول نەبوو و نییە و ئەوانی شەوایان دەزانی و ئەوانیش لەوە تێگەیشتن و لە ئاستی تووڕێی خەڵکی شتێگەیشتن لە نەوعی دەربڕینەکەی کە زۆر متەفاوت بوو لە 96 و لە 98 هەم لە حازی کەیفی هەم لە حازی انتخابی شعارەکان دقەتێک کە خەڵک لە انتخابی شعارەکان لە هاوپشتیەکە بۆ یەکترین دایانوان لە تەفرەخەیەکە هیچ کاریگەریەکی تیانە نەبوو دقیقەن بە عەکسەوە ئەوان ئەوجی هاوپشتیان لە خۆیان دەرەبڕی ئەمانە ئەوجی تێگەیشتنی خەڵک لەوەی کە مەسیری ڕەهایی خۆی چییە و ئەوجی تووڕێی خەڵکیشی نیشاندا بۆیە ڕژیم متوجه ئەوە بوو کە هیچ شتێک جیا لە پاشەکشێ نیە بەڵام ئەو تەناقضەی کە ئەیبینین ئەتوانێت بە دوو جۆر تەفسیر بکەیت بە جۆرێک کە ئەو ڕژیمە ئاشۆفتگیەکی هەیە خۆشی نازانێت چیەکە ڕۆژێ ئەبەخشێ ڕۆژێ ئەکوژێ ڕۆژێ لە لایەکی تیشەوە ئەتوانی بێژی وای دابنین ئەم نابەغانەی کە لە ئێران حاکمن ئەمانەی تر ئەوجی نبوو وشیاریان و کە دانیشتون و ئستراتیژیستەکانیان و ئەوانە ئیتر ئەمە زۆرێک مهندسی ڕعب و وەحشەت ئەوەی النەس بالرعب ئەوان باوەڕیان بەوە هەیە کە دەسەڵات زاڵ دەبێ و حفظ دەبێ بە ڕعب و وەحشەت و ئەوە شتێکە کە لە نەسی باوەڕەکانیانە هەیە و لە نەسی قورئانە ئەوان بۆی دەگەڕێنەوە ئەوە یعنی ئەگەر وایشی دابنین ئەمانە ئەستراتیژیستەکانیان ئیتر هاتوون زۆر وشیاری بە خەرجبان وایشی دابنین کە ئاشۆفتەگیەکە وانییە کە لەخەرە هەر لە هەڵپ و خەوڵا هاتمن ڕۆژێ بکوژن ڕۆژێ ببەخشن ئەم هوشیاریە دیسان هوشیاریەکی گێلانە و هوشیاریەکی سەقەت و وشیاریەکی لەو نوعەیەکە تەنیا سەرانی ڕژیمی ئیسلامی ئەتوانێت بیان بێت چونکە پیان وایە ئەوان پیان وایە کە خەڵک چونکە بە حەقت و ڕێ لە شرایەتێکە بۆی دروست بووە ناتوانێت پەیگیری فعالینی سیاسی نەبێ ناتوانێت پەیگیری شرایەتی معتەرزین نەبێ بۆی قابلی قبول نییە معتەرزین بکوژێ بەڵام پیان وایە لە عینی حاڵی واکە ئەوە وایە لە عینی حاڵی واکە ئەبێ نەرمی بنوێنن دەگەل خەڵکێکە لە اعتراضات گیراون بەڵام لە عینی حاڵی ئەوەی شەعبێ خەڵک بترسێنن جا ئەمانە دێن چۆن مهندسی ئەم وەحشەتە ئەکەن لەو لاوە دەبەخشن لەم لاوە دێن بە جورمهایەکە لە نەزەری ئەوانەوە ئەگەر کەسێک لەسەر مەوادی مخدر یا لەسەر تۆهینی مستەقیم ئەگەر تۆ بەڵگەت بێ مەسەلەن لە سوسیال میدیاکەی تۆهینی مستەقیمی کردووە بە مقدسات یا مەسەلەن دزی و کۆمەڵێ جرم کە ئەتوانێت جامعە هەمیشە پێی حساس بێ پیان وایە لەگەل خشونەت نواندن لەگەل ئەو خەڵکەی کە ئەتوانێت قابلی تەوجیه بێ جامعە فعالی سیاسی نین کە جامعە پەیگیری وەزیەتیان بێ یا حساس بێ بۆ وەزیەتیان هەمزەمان لەو ڕێگەوە ئەو ترسە ئیجادەکەی لە ناو خەڵک بەڵام ئەشێ بزانین کە ئایا بەڕاستی ئەوە ئەتوانێت ئەو ترسە ئیجاد بکە یان ئەتوانێت کاریگەری معکوسی بێت و اتفاقاً خەڵک حساس بکە بە هەر نوع خشونەتێ کە حکوومەت ئەینوێنێ و نواندنی هەر نوع خشونەتێک مادامێکە جۆرێک لە هەدەفی لە بۆ ترساندنی خەڵکی و خەڵکیش متەوەجێ ئەوە هەن هەر جۆرە خشونەتێک لە نەزەری خەڵکەوە حساسیت پێ ئیجاد دەبێت و ئێستا و دواییتر تەنیا حساسیت بە فعالینی سیاسی و سەرنوشتی معتەرزین نابێکە بۆ جامعە مهمە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەلام خۆتان بە وردی باسی زۆر لایەنی ئەم کارانەی ڕژیمەوە و کارداوانەوانەی کە لێ هاتووەتەوە باستان کرد ئەمە 44 ساڵە ئەمە کاری ڕژیمە کە هەر کاتێک شۆڕشێت یام ئاخێزێ سەر هەڵەدا ئەو زوو
پەلاماری زیندانکردن ئەعدامکردنی بە کۆمەڵ دەکات لە ساڵی 1970 تا ئێستام کارە ئەمە ڕەوشەکانی کۆماری ئیسلامی بووە. پێتان وایە ئەم جاریشە سەر دەکەوێت یام دەتوانێت سەرکەوتوو بێ یام ئەم شۆڕشە سەرکوتەکە بەڕای ئێوە بەم کارانەی کە ئێوە خۆتان بە وردی باستان کرد؟ دەزانی هەوڕێ گوڵناس بە من ڕاستیەکەی بگەڕێمەوە تۆ دواتر نەک لە ساڵی 1960 ئەمانە لە ساڵی 1960ەوە دەستیان کرد بە کوشتار و لە واقع ئەوەی کە لەخەرە دەوڵەتای ئیمپریالیستی لە گواداڵۆپ گەیشتن بەوەی کە فەرشی سوور بۆ خومێنی دابخەن و لەخەرە لە ناو گوزینەهایە کە مەوجود بوو خومێنی بوو بە گوزینەیە کە حاکمی بکەن بەسەر سەرنوشتی ئێرانە دلیلی انتخابی و تەیفە مەذهبیە لەبەرەوە بوو تەیفە مەذهبیەکە وەکو بەدەنە لە خوارەوە پێویستی بە فتوایەک بوو و کەسێکیشیان لەسەرەوە بوو کە فتوایەک بدا ویانزانی ئەو ڕساڵەتەی کە شان نەیتوانی بۆ بورژوازی ئێران بۆ سەرمایه‌داری ئێران سەرکوتی شۆڕشی خەڵک کە ڕساڵەتەکە بوو و ئەیتوانی مناسباتی سەرمایه‌داری لە ئێران و مناسباتێکی ئیمپریالیستی کە بارودۆخی ئێرانی بە شێوەیە گەیشتەوە کە لە قازانجی دەوڵەتانی حاکمی دنیا و دەوڵەتانی ئیمپریالیستی بێ شاکە لەو ڕساڵەتە ڕەفوزە بوو بە شوێن گوزینەیەکە گەڕان کە بتوانێ ئەو دەرەجە لە خشونەت ئیجاد بکە و هەروەها مەشروعیەتیشی بۆ ئەو دەرەجە لە خشونەت بێت چون ڕژیمی شایەکێ لەو دەلیلانی کە زەرفێتەکەی نەمابوو وەکو ڕێکی ستەمگەر و فاسد و دەستگای بەدناوی ساواک وەکو دەستگایە کە خەڵک متەنەفر بوون لە بیستنی ناوەکەیشی ئەمانەی تر سوا بوو لەوس بوو نەتەتوانی ڕژیمێکی ستەمگەر کە ساڵهایە خەڵک دێنە سەر شەقامەکان نەی دەتوانی تر ئەدام بکە دەبوو جریانێک بێ کە خۆی بێ ئینقلابی بێ و مەشروعیەتی ئینقلاب و دژایەتی شای لە پشتی خۆیەوە ببێت و هەروەها ئەو بەرچاو بەرسراویە کە فقط مەذهبیەکان و فاشیستەکان دەتوانێت بیان بێت لەو دەورەیە گوزینەیەکی فاشیستیش مەشروعیەتی نەبوو فاشیزمی مەذهبی و لایەنی مەذهبی کە لە هەر شوێنێکی دنیا کە دەسەڵات بگاتە دەستیان مەذهب خۆی سەرچاوەیەکە بۆ کوشتاری کوێرانە فقط کافیە بیانوویەک پێیاکە باوەڕی بە فڵان شت نییە ملحەدا ئەوانە ئەبینی خومێنی باشترین گزینە بوو لە ڕۆژی ئەوڵۆ ئەوەڵین کارایە کە دەستی پێکرد کوشتار لە چەپەکان بوو سەرکوتی و کوشتاری تەواوی ئۆپۆزیسیۆن ئەمە بەرەبەرە دەستی پێکرد و بینی لە ئەوەڵین ساڵەکانە بە کوشتار و پاکسازی تەواوی ئەوەی کە سەرێکی لە ناوسەرانە بوو پێشینەیەکی سیاسی بوو چەپ بوو حتا ژنێکە بۆ حجابەکەی کە قبولی ناکرد حجابی بەسەرۆ بێ لەوانە بوو هەتا فقط تەنیا خواستێکی کۆمەڵایەتی بێ بڵێ من نامەوێت حجاب قبولکەم ئەسڵ لە هیچ لایەنێکی سیاسیش نەبێ دەگیران تەجاوزیان پێ دەکرا لە زیندانەکان ینی هەر ئەنچە تەوەحش و توندوتیژیە دەیان کرد بەڵام فەرقەکەی لەگەل ئیمڕۆ ئەوە بوو کە لەو کاتە خومێنی قدرەتی ئەقناعی بوو ینی خەڵکی ئێران لە موقعیەتێکی تاریخیە بوون کە بالاخره کەوتبوونە ناو ئەو هەڵەیەی کە پیان وا بوو لە مقابلی شا ئەوە دێوچووە و فریشتە هاتووە ئەو کاتە خومێنی فەرمانێکی دەدا کوشتاری دەکرد و جامعیش بە جۆری هەم بە تەوەحشێکە دەیانوان و هەمیش بە تەوەهمێکە بە بۆچوونەکانی خومێنی بە دەرەجاتێک بوو لە ناو جامعەکە ئەمەیان بۆ دەچووە پێشەوە بەڵام ئەوەی کە ئەستا تەفاوتەکە کە کردوویەتی دەیە بۆ دەیە ئەمانە لە ڕۆژی یەکەمەوە ئەمە شێوازیان بووە لە ڕۆژی یەکەمەوە ئەسەن ئەستەکە دێن و ویددیوکانیان دەبینی کە ساڵانی پێشووتر بڵاو بووەتەوە لە تەلەڤیزیۆنی خۆیانەوە ئەسان وەکو شۆخی ینی شتێکە دانیشن بۆ خۆیان لە میوانی پێکەن و سەرچاوی گەم شۆخی و سوعبەتە بۆیان ئەوەیە کە فلانە ساڵ چۆن فلان کەس میادام کرد چۆن ئەو نەتیاداد میادام کرد ینی ئەبینی ئەم خوێنخۆرانە ئەسان سوعبەت و شۆخی ناوخۆیان ئەوەیە کە چۆن کوشتاریان کرد و ئەوانە بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شەرایطەکە گۆڕاوە ڕژیم قسەی حەقیشکە خەڵگوی بۆ ناگرێت نەک ئەو هەموو قسە ناحەقیکە
هیچ قدرەتی ئەقناعێکیان نییە خەڵک هیچ قەناعەتێک بە هیچ بیانوویەکیان ناکە ینی من تەسەورمەوێ هەتا کوشتنی قەتلی زیندانیانێک کە بەهۆی موادی مخدرۆ گیراون ناتوانێت لە ئێستا قابلی قبول بێت ینی ئەو پاشەکشەیەی کە کردیان لە ڕۆژهای ئەوەڵەوە ئەو بوو کۆمەڵێک زانیاری هاتە دەرەوە لە جەلەساتی خۆیانە خامنەیی و توێتی ئێشێ پەروەندە دروستکەن بۆ وانەی گرتووتانە و تعدادێکی زۆر ئەعدام ئەو وەختە ئەوان وتویانە کە با بە جورمەکان ئاخر ئەوە نییە کە ئەعدام هەڵبگرێ بۆ سورعاتە مفکر نەکەین زۆر بتوانین ئەو بوو چەند کەسێک وەکو مەجلیسا ڕاهنەوەرد و ئەوانیان دادێکە زۆر لەوە زیاتر ئارزویان بوو بە سەدان کەس بکوژن ولی چەند کەسێکیان لەو کاتا بە جورمی ئازاتوانەیە ئەدام کرد ئیتر پاشەکشیان کرد و کەوتنە بەز بە بەخشش و بە ئیسلاح کەوتنە ئەوەی کە ئەفونواندن و خەڵک وایە خەڵکێکە ئەبوو ئەوان ئەفوکایانەیان کات خەڵکێکە لە دەماودەمی سەرکەوتنایە ئەستەیش و ڕۆژانێش بوو مەوزوع ئەفوکردن و بەرخۆرد بە جەنایەتکارانێ بوو کە لە سیستمی پێشوو و لەم سیستما هەیە ئەوان ئەمجا خۆیان لە مەوقعیەتێکا دەبینی کە ببەخشن یان نەبەخشن ولی وەلحاصل پاشەکشەیەکی تاکتیکیان کرد لە بەرامبەر جەماوەری خەڵکە بەڵام ئەستش پیان وایە ئەمە تاکتیکێکی کاریگەر دەبێت کە ئەو خەڵکە ئەعدام بکەن بەڵام من پێم وایە ئەوەی کە لە ڕۆژانی داهاتووە لە کۆمەلگای ئێران ئێمە دەیبینین ئەوە دەبێت کە مەرگ و ئیعدام مجازات مەرگ و ئیعدام بە هیچ بیانوویەک بە هیچ جرمێک بۆ هیچ جرم و جەنایەتێک نەک تەنیا فقط ئەکتی سیاسی قابلی قبول نابێت چون شرایەتی خەڵکی ئێران گۆڕاوە وە شرایەتێکە شەوەیە خەڵکی ئێران ئێستا خۆی وەکو شارۆمەند دەبینێ و خۆی وەکو حەقدار دەبینێ خۆی وەکو بۆ مافەکانی خۆی دەزانێ ئەوەی کە ڕژیم ئەماڵەن دەیکات و لە تەواوی مدەتی حاکمیەتیا کردوێتی نێر مەرگ ئەسارەت بووە ینی ڕژیم گەورەترین زیندانەکانی هەیە زۆرترین جەمعیەتی زیندانەکانی هەیە زۆرترین سەرکوتی ڕۆژنامەنگارانی هەیە لە ئێران لە 1970 کشوەر 1970 بۆ سەرکوتی ڕۆژنامەنگاران بۆ نمونە لە تعدادی زیندانی و ژمارەی زیندانەکان یەکێ لەو دەوڵەتانەیە کە گەورەترین زیندانەکانی تر سەرفرنزە لەوە کار خودی جامعەکەی کرد بە زیندان لە خەڵک ینی خەڵک زۆر هوشیار بوون وەختی وتیان ژن ژیان ئازادی دقیقاً لە بەرامبەر ئەوە بوو کە بە ژیانی ڕۆژانیان لەو ڕژیمە و لە ئەمەڵکردی ئەو ڕژیمی ئاساسیان کرد بوو کە ئەو ڕژیمە دقیقاً بە ئەمەڵکرد گەڵێ نێر مەرگ ئەسارەت هیچ کامێک لەمانە قابلی قبول نییە خەڵکی ئێران ئەمڕۆ خۆی و مافەکانی خۆی و ڕوویکردی خۆی بۆ مەسائل جۆرێک دەبینێ کە ژن ئەولەویەتی هەیە ئەبێ ئازادیەکانی وەکو بەشێک کۆمەلگا کە زۆرترین فشار و زۆرترین زوڵمی دێشێ ئەشێ هەموو ئەو زوڵ مستەم و چوارچێوانە کۆبێتەوە و بە تەبعی ئەویشەوە دنیایەک مافی شارۆمەندی کە لەو بەرایە لە محیتی زیست تا مافی ئازادیەکانی جوانان تا مافی زندگیکی شرافەتمەندانە و زندگیکی بەهرەمەند لە مەنابعی ئەمڕۆ خەڵک بۆ خۆی مافەکانی خۆی بە زمانێکی ڕۆشن لە ئاعترازات ئاوتووە و دقیقاً ئاوتە لە مقابلی ڕژیم. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەلام ئەوانەی کێوە باستان کرد لە بەرابەریدا بۆەوەی کە ئەم وەحشیگەریەی کە خۆشتان بە دروستی باستان کرد پاشەکشێ لێ بکرێت دەبێت چی بکرێت چۆن پاشەکشێ بەم کارانەی ڕژیم دەبێ بکرێت؟ بەڵێ دەزانی من ڕەنگە بتوانم وەکو ئەوەی کە بەرحاڵ بە نەزەری خۆم دەگا بە قەولی کوردەکەی دەڵێن ئەوەندەی من ئەقلم پێی دەشکێت شتێک بڵێم و چواردانە ڕاهنمود و ئاوا بێ باشترەکە تەبیعەتەن ئەوە جۆرێک جەسارەتە پێم وایە خەڵک لە ناو فعالینی سیاسی بەتابێت زۆر باش دەزانن چی ئەبێ بکری و چۆنە بەڵام با لە سەرحێکی کەلانترە بزانین مثلان ڕوویکردی ئەلمی لە مەوردی ئەوەی کە حکوومەت دەیکا کاریگەریەکانی چی دەڵێ جاگەین بەوەیش کە خۆ تەبیعەتەن چی ئەکرێ لە مقابلیە لە
ڕوویکردی زانستی کە هەیە بە مەسئلەی خشونەت چ لە حکوومەتێک لە ڕێگەی حکوومەتێکەوە چ حتا لەو باسانەی کە لە دەروونناسی کۆمەڵایەتی و دەروونناسیە سەبارەت بە پەروەردە دەکرێت تا لەگە مناڵەکەی خۆت هەمیشە خشونەت وەکو ڕێگەیەکی ناکارا بێکاڵ کە نەتیجەی معکوسە داتەوە قسەی لێ دەکرێت ئەویش لەبەر ئەوەیە کە هەمیشە بەحس لەسەر خشونەتەوەیە کە کوشتن و حتا لێدان لە مناڵەکەی خۆت خراپیەکەی وەیە ڕەنگە جاری یەکەم مناڵەکە بترسێنێ جاری دووەم جاری سێم مناڵەکە بترسێنێ بەڵام یەکێک لە نەتیجەکانی خشونەتەوەیە کە بە مرور جامعەیەک ئیتر ئەو سەدحە لە خشونەت لەو دەبێ بووی عادەتی پێدەکا ئیتر ئەو سەدحە لە خشونەت ئەو جامعە بەو معنایە عادەتی پێدەکا کە نایترسێنێت تۆ ئەگەر ڕۆژی یەکەم ئەعدام دەکەی دەی دووەم ئەعدام دەکەی دەی سێم ئەعدام دەکەی ئیتر بە مرور ئەو خەڵکە دەزانن کە مقاومەتێک دروست دەبێ بەرامبەر بە خشونەت ئەگەر قەرار بووایە خشونەت ڕۆژی یەکەم کە ئیکەی هەمان کاریگەری لە درێژەی استمراری زەمانە کە هەر بەردەوام خشونەت ئەنجامدا هەمان نەتیجەی بووایە ئێتە هیچ حکوومەتێک لە دنیا ناڕوخە هیچ حکوومەتێک لە دنیا مقاومەتێک بەرامبەر ایجاد نابوو خەڵک ئەترساوە بەڵام واقعیەتەوەیە خەڵک ئەترسێ جاری دووەم ترسەکەی کەمترە بێت و جاری سێم بە مرور مقاومەتێکی ایجاد ئێمە ئەوەی کە دەیبینین کۆماری ئیسلامی لە کەماڵی شگفتیە ئەحساسی ئەوە دەکا کە هەمان جەنایەتەکە هەمان کوشتار دەکا بە قەولی خامنەیی خدای ئەوان هەر هەمان خدای داهی شەسە ینی عەقڵی ئەوان مێشکی ئەوان هەمان مێشکی دواکەوتوو گەنیوی داهی شەسە بەڵام کۆمەلگای داهی شەس نیە کۆمەلگا ئیتر ساڵانێکی زۆرەکە ئەو خشونەتە لەگەلی کراوە بە جۆرێک مقاومەتی تیا دروست کرد بە جۆرێک ئیتر خەڵک ئەو ترسەی نییە کە پێشووتر بەنسبەتی ئەو تونند و تیژەی کە لەگەلی دەکرا ئەمە معناکەی ئەوەیە کە خۆب خەڵکێکە بە مرور ترسیان ڕژا بێ خەڵکێکە بە مرور خەڵکێکە لە ناو خودی جامعە ئاماری خودکوشی ساڵ بۆ ساڵ دەچێتە سەرەوە ینی لەلایەکەوە بارودۆخی مادی ژیانی خەڵگوای لێ هاتووە بە قەولی معروفێژێ ئاوات بە مەرگی خۆی دەخوازی زۆرینەی خەڵکێکە لە ئێران دەژی ئەگەر دکتور بی ڕەنگە وەزعی ماڵی باش بێ بەڵام بارودۆخ و وەزعیەتێک کە ئەی بینی ڕۆژانە بە چاوی خۆت نەخۆشێک کە دی خەرجی دەرمانەکەی پێ نادرێ نەخۆشێک کە ئێش و ئازاری هەیە بەڵام ناتوانێت بچێتە دکتۆر واو لێ دەکاوەکو دکتۆرێک لەگەلەوە کە ڕەنگە بارودۆخی شخصی باش بێ بەڵام ئەو خشونەت و مەحرومیەت و بەدبەختی لە ناو جامعەکە دەیبینی وات لێکا مهاجرەت بکەیت پەرستاران زۆرترین ڕێژەی خودکوشی لە ساڵانی ئەخیرا بووە لەبەرچی لەبەرەوەی پەرستاران ئەو دەرد و ئازاری خەڵک ئەچێتە بەردەستیان ئەو مەحرومیەتی خەڵک ئەچێتە بەردەستیان و لە کۆمەلگایەکی ئاوا کە خەڵک ئەگا بەوەی کە خۆی بکوژێ کوشتنی خەڵک ئەتوانێت خەڵک بترسێنێ ینی ئەوە شتێکە ئەوە خاڵێکە کە من دەگەینێ بەو نەتیجەیە کە من پێم وایە مقاومەت لە ناو کۆمەلگای ئێرانە ئەدامە پەیاکە مقاومەت دەچێتە سەدحێکی تر ئەچێتە ئاستێکی کەیفی تر ئەگەر بیرتان بێت چەند مانگی لەوە پێش لە گەرمەی شۆڕشی ژینا وەختی مساحبەمان دەکرد من بۆ خۆم بۆ چوونمەوە بوو کە لەوانەیە مانگێکی تر ئەو مساحبەیە لە سنە ئەنجام بێت بەو معنایە نەبوو کە ئەوە حتمیە بەڵام واقعیەتەوەیە ئەو ڕۆژانەی ئێران هەتا ئێستەکەی تر هەموو شتێک ئارام بە نەزەر دەگا من هەر پێم وایە ئێمە ناتوانین پێشبینی مانگێکی تر بکەین من و جەنابەت ناتوانین پێشبینی بەیانی بکەین لە جامعە ئێرانە چی دەبێت چون هەمومان دەزانین کە جامعەکە بەشدەت معتەرزە بەشدەت ڕێکخراوە 4 مانگی مستەمەر پرسەریەک مستەقیم هاتووە و ئەو ڕژیمەی بە چاڵش کێشاوە ئەو هەموو دەم و دەستگا سەرکوتگەری بە چاڵش کێشاوە و مۆزوعەکان تەواو نەبووە دانەمرکاوەتەوە خەڵک لە بارودۆخێکایەکە هەردەم بۆ ئەوە دەگەڕێکە لەو 4 مانگە نقطە قووەتەکانی چی بوو نقطە زعفەکانی چی بوو هیچ نیشانەیەک لە ترس نابینی وەختێک دەبینی زیندانیەکی سیاسی ئیعدام دەکەن نەک لە کوردستان لە شارەکانی مرکزی بەخۆی
توهین بە مقدسات خەڵک ئەچن لەگەلی هاو دەردی دەکەن لە سوسیال میدیا لە خودی مەکانی فیزیکی و لە وەختێکە کەسەکە بە خاک دەست پێ دێ ئەمە نیشان لەوەیە کە ئێستا کاتی ئەوە نییە ئیتر فعالێکی سیاسی محافزەکاری بەخەرج بدا وەختێک کە کۆمەلگاکە بینی ڕۆژانە و تەسویرانە کە دێ هەر دوێنێ پێرێ دایکی گیان بەختکردوویەکی کۆمەڵا دایکی سیامەک هاوڕە سیامەک گیان بەختەکە خەڵک بە ئەستێرەی سوور و بە گوڵ و بە ئاڵای سوور دەدەن بەسەر تەرمەکەیدا و بە شێوازێکی زۆر حماسی بە خاکی دەستپێرن سرودی شۆڕژگێڕانە لە حینی خاک سپاریەکە دەخوێنن تەسویر دەبینین لە دایکی شەهید کە دەچێت و بە دوو دەسماڵی سوورەوە لە سەر مەزاری ڕۆڵەکەی و بەدەیان و سەدان تەسویری ئاوا ئەوە هەمووی نیشان لەوەیە کە ئەو جامعایە بە هەموو شێوەیەک خەریکە ئەوە نیشان دەدا کە ئەو هەر لە مەیدانە کە هەر لەحزە لەوانەیە تەحوڵاتی جامعی ئێران هەر لەحزە لەوانەیە هەموو کەسێک شۆک بکە و ئەوە نەتیجەکەی ئەوەیە کە ئێستا ڕۆژی ئەوەیە بەیانیە کە شۆرای تەشەکل های معلمین داویان خواستەکانیان ڕادیکالتر و بنەڕەتیتر بووەتەوە نەک خواستەکانیان بۆ دواوە نەچووە خواستەکانیان تەغییری بنەڕەتی سیستمی ئاموزشە لە ئێران تەغییری بنەڕەتی سیستمی ئاموزشی لە سیستمێکی ئیدۆلۆژیک کە پڕە لە ڕاهنمودای ئەحمەقانەی مەزەبی بۆ سیستمێکی ئەمڕۆژی و کارە ئەمانە هەمووی نیشاندە و پێشەویەدا و نیشان لەوەیە کە ئەمڕۆ بمانەوێ و نەمانەوێ فعالینی سیاسی و چالاکانێک کە بە تازەگی مەلحەق دێنە ناو ڕێزی مبارزە و چین و توێژە جیاوازەکانی خەڵک بۆنە و مناسبەتی جۆرا و جۆرە ئیتر بە شێوەیەکی علەنی دوو جبهە وجودیە جبهەیەک جبهەی زۆرینەی خەڵکی هەمبەستە و بە خاوەن هاوپشتی و خاوەن ئاگاهی ئێرانە خاوەن تووڕێی ئێرانە جبهەیەکی جبهەی دەوڵەتێکی زاڵم و فاسد کە هەر ڕۆژە خۆیان لە معرەزی تووڕێی خەڵکا دەبینن لە کوچە و کۆڵانێک کە تێیدا دەژین خۆیان لە معرەزی تووڕێی خەڵکا دەبینن ئەحساسی شەرمەساری دەکەن و ئەوە پێشبینی من تەسەوری من و ئەوەیە کە زەمینە بۆ کاری ڕێکخراو و زەمینە بۆ کاری ئەلەنی لە ئێستا ڕەنگە لە هەموو کاتێ زیاتر بێ لە عینی حاڵیەوە کە ئەو ڕژیمە بە ئەنواعی شێوە هەوڵەدا دەری بخاکارە و دەڕەندەیەکە بوو. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەلام لە دەرەوەی وڵات بۆ گەیاندنی دەنگی ئەم زیندانیانە و بنەماڵەکانیان تا ئێستا چی کراوە یان دەبێت چی بکرێ؟ بەڵێ لە دەروی وڵات وەکو کاریگەریەکی ناوەوە لە ڕاستیە وەکو کاریگەریەکی ناوەوە وەختی کە لە ناوەوە خەڵک لەو ئاستە بەرینە بەو کەیفیەتەوە بۆ هاوپشتیە کە لە گۆشەکەناری ئێران هاوپشتیان لە شعارەکانیانە دەردەبڕی لە یەکترین هیچ زەمینەیە هیچ بەهانەیە بۆ تەفرەقایە بۆ شعارێک کە تەفرەقا ئیجاد بکە بەرعەکس شعارەکان هەمووی هاوپشتی بە شێوەی جۆرا و جۆر دەردەخست بەلوچستان بۆ کوردستان بۆ بەلوچستان تاران و تەبرێز بۆ کوردستان بۆ بەلوچستان هەموو ئەو کەیفیەتەی کە لە ناوە بوو ئەو سەدحە لە ئەتراز ئەو سەدحە لە ئاگاهی کە لە ناوە لە ئەترازەکان بوو تەبیعەتەن کاریگەری لەسەر دەرودانا کاریگەری لەسەر جەماوەرێکی بەرینی خەڵکی کە دە لە سەدی خەڵکی ئێران حدودی 8 ملیۆن نەفەر لە وڵاتانی جۆرا و جۆر دەژی کاریگەری دانا وەکو بینیتان لە ئێرە لە تۆرۆنتۆ جەمعیەتێکی زۆر گەورە کە بە تاریخی حەزوری ئێرانیان لێرە جەمعیەتی وانە بوو هاتە مەیدان و جیا لەو ڕۆژە تاریخیە کە زیاتر لە 50,000 نەفەر لێرە هاتە بووە خیابان لە هەموو ئەترازەکانی جۆرا و جۆرا کە لێرە دەردەبڕا جەمعیەتێکی زۆر دەبینرێ و هەتا ئێستش هەر ئەو ئامادەگیە هەیە کە و لە بۆنەی جۆرا و جۆریشا لە بەردەم ڕێکخراوەهای مافی مرۆڤ
بە ئەنواعی شێوە ئەوەی کە دەیبینین لە دەروی وڵاتیش جەماوەر جۆرێک ئەکتەکە و هەندێک لە ڕێکخراوهای سیاسی جۆرێ ئەکتەکان جەماوەر هەمان ڕنگدانەوەی ئەو شعارانە ڕنگدانەوە وە کاریگەری ئەو حزورەی خەڵکی ئێران وای کردووە کە بینین لە ئاڵمان ئەو حزورە گەورەیەمان بینی لە شاری جۆرا و جۆری ئوروپا و ئەمریکا و حزورە گەورەیەمان بینی و ئەو ئامادەگی هێشتا لە جەماوەرە هەیە ئەوە کە ئەیبینین ئەبینین بۆ ئەوەڵین جار خارج و داخلێک نەماوە خارج و داخل دڵیان لەگەل یەکتر لێ دەدا و هەماهەنگ لەگەل زەروریات هەیە کە لە ناوەوە پێشدێت هەمیشە ئەو دەنگە دەگا بە ڕێکخراوەهای حقوقی بەشەر و بە ئەفکاری عمومی خەڵکی ئێرە و لە شوێنایەکی شاکە دەنگی خەڵک دەگا هەتا بە دەوڵەتەکان بەڵام لە لایەکی ترەوە بەداخەوە بینین بەتایبەت ئۆپۆزیسیۆنی ڕاستی ئێرانی هێشتا کە تەحوڵێک لە ئێران نەبووە بینی گاردی تەمامیەتی ئەرزی و شاخوشانە کێشان و هەر لە ئیسێەوە چوارچێوە دیاریکردن و خۆ تۆ کە تۆ چارچێوە دیاری دەکەی مەرجدا دەنەی لە حاڵێکا کە خەڵک لە ئێران جەستەیشی ینی نەک وڵاتێک بەدەنی ئینسانەکان خەریکە تەجزیە دەبێت بازاری گورچیلە و سپرم و هێلکەدان و ینی بەدەنی ئینسانەکان بازاڕێکی خوێناوی بۆ دانراوەکە ئینسانەکان بەدەنیان جەستی بەشێک لە جەستەی دەفرۆشێک کەسێک بۆەوەی بمێنێ لەوانەیە باوکێک بەش لە جەستەی بفرۆشێ بۆ ئەوەی یان دایکێک بۆ ئەوەی خانوادەکەی بژێوی خانوادەکەی حەفز بکە محیتی زیستی ئێران کە تەجزیە بووە بەدەست ئەو شێوە ئەحمەقانەیە کە ئەو وڵاتە ئیدارە کراوە لە حاڵێکە ئەبینی تۆ لەم سەریشەوە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستت هەیە کە بەجێگەی ئەوەی بیر لە بیری ژیانی خەڵکا بێت لە بیری ئەو یانی نوێنێرایەتی و شعارانە بکاکە لە ناو خۆری کۆمەلگاکەیە هەر لە ئیسێ و شاخوشانە دەکێشێت و تەمامیەتی ئەرزی و مەرجدا دەنێجاتێت کە مەرجدا بنی تەبیعەتەن سبەی ڕۆژیش بۆ سەلماندنی و مەرجانە دەبێت خشونەتی جارکەیانی ئەوەشی لە دەروی وڵاتی بینین جەماوەری خەڵک ئەوەی کە ئێرانیانی خارجی کشوەرن ئەدامەی هەمان دەم و هەمان اعترازن هەمووی ئەو خەڵکەی کە دێنە خیابان هەمووی دێ ستۆریەکانی خۆی چیرۆکەکانی خۆی گەڕێتەوە من لە زیندان ئەوەم لەگەڵ کرا من ئەو نەکەس کەسم ئەعدام کرا من لەسەر حجاب ئەوەم پێکرا هەمووی کە دێن ئەچینی اعترازەکان لە بڕێشون بە ئینگلیسی بۆ ئەوەی خەڵکی ئێرە تێبگەن چیرۆکی ستەمێکە خۆیان شخصەن کێشاویانە دەیگێڕنەوە و ئابینین ئەوەی کە بۆ جەماوەر دەگەڕێتەوە ئەدامەی هەمان دەنگ و هەمان شێوەها و هەمان شعارها بووە لەواقع ڕاهنمایەک بۆ ئەوەی کە خەڵکە دێنە خیابان چی بڵێن چی بکەن چه شعارێک پەرچەمی بەرزۆکان بەڵام ئەبینین کە ئۆپۆزیسیۆنێکیش کە من بۆ ئێشارەم زیاتر بە ئۆپۆزیسیۆنی ڕاست کرد ئەو بۆ مانای نییە کە ئۆپۆزیسیۆنی چەپ نییە کاری گەورەی نەکردووە کاریگەری گەورەی نییە هاوتەبانیە اتفاقاً بەرعکس ئۆپۆزیسیۆنی چەپ هاوتەبایە لەگەڵ ڕەوەندەکە لەگەڵ جەماوەرە بەرینەکە لە هەموو شوێنێک لە پێش و پێشەنگی حرەکەتەکانە گرێ باز دەکات لە ئەوەی کە هەنگاوێکی تر بچێتە بەرەوە بەڵام بۆیە من ئیشارەم بە ئۆپۆزیسیۆنی ڕاست کرد لە تەزاد لەگەڵ جامعی ئێران لە ناو و لە تەزاد لەگەڵ خودی ئێرانیانی خارجی کشوەر لەبەرەوەی کە ئەوان دەمو دەستگای ڕسانەی سەرمایه‌داری زۆر خراوەتە ئەختیاریان ئەوە ئەبینین ڕەنگە ئەو بۆ چوونە دواکەوتوانە و ئەو شێوازە سواوانەی کە بەکاری دەبن و ئەمڕۆ ئێتلافێکی دووز دەکەن لە عەرزی 3 مانگە هەڵدەوەشێ ئەوانە جۆرێک سیگناڵی خراپ بدا بە جامعە کە گوایەوە هەمووی دەروێ نەخیر هەموو دەرۆوانیە دەرۆ هەر هەمان حاڵ و هەوایە کە لە ناوە هەیە هەمان هاوپشتی کرد ناو هەیە انتقالی پێیا کردووە بە ناو ئێرانیانی خارجی کشوەر و ئەو ئۆپۆزیسیۆنێک کە دەم و دەستگای ڕسانی خراوەتە بەردەمی و ئەبینین حاچە حاڵ وەزعێکی هەیە ئەوە ڕەوەندێکی ئەقەلیەتیە کە زۆر جیاوازە لە ئێرانیانی دەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێسەلام. هاوڕێسەلام باسی ئەوە دەکرێت کە بە هەموو شێوەیەک دەبێ پشتیوانی زیندانیانی سیاسی و بنەماڵەکانیان بێ مەبەست لەم هەموو شێوەیە چییە معنای عملیەکەی دەتوانێت چۆن بێت؟ بەڵێ بەڕاستی زیندانیانی سیاسی ئێمە بێ ئەوە بزانین کە ئەو ڕژیمە
خەڵک دەگرێت زیندانی دەکا بەڵام لە زیندانەکان هەمان برسێتی و فەقرێکە لە دەرەوە هەیە لە زیندانەکان هەیە لە زیندانەکان فرۆژگایەکی گەورەیانداناوە کەسابەت بەسەر ئەسارەتی ئەو خەڵکەوەکەن لە زیندان خودی خواردنی زیندان خواردنە نییە دەرمانێکە لە زیندان بە ئیسلاح داروخانەیەکە لە زیندانە هەیە جیا لە قورسی سەریەشە و هینی زۆر سەرەتایی ئەگەر شەڕێک خشونەتی شتێک لە ناو زیندانەکە بوو چەس پێ شتێک بدەن لەسەر و گوێی خەڵکێکە زەخمی بێ شتێکی وایتیان نیە ینی خەڵکێکە لە زیندان بێ بۆ دەرمانی بۆ خوراکی ڕۆژانەی وابستەیە بە خانوادەی وابستەی بە پوڵێکە خانوادەی دەیخەنە حسێبی هەموو زیندانی کارتێکی بانکی هەیە و هەموو زیندانێک فرۆژگایەکی تایە و بینی تۆ لە ژوورێک کە 15 کەسن لە محیتێکی بەستە ئەبینی بابایەکی تایە کە لەوانەیە لەسەر مەسائلی ماڵی لە زیندان بێت دەستڕۆشتوتر بێ بێنێ بە بەرچاوی تۆ ئەو گۆشت سوورۆ بکە تۆشی زیندانیەکی کە زیندان خواردنێ دێنێ کە بە ئیسلاح هەڵێن خۆش سەوزی فقط ئاوە و ئەبینی زیندانیان لە واقع لە مەحرومیەتێکی تەغزیەیە دەژین لە مەحرومیەتێکی دەرمانیە دەژین و لە نیازی ماڵیان هەیە ئەوە کە تەبیعەتەن لە ڕێگەی خانوادەکانیانەوە لە ڕێگەی جۆرا و جۆر هەتا ئەو پەیوەندیانی کە هەیە زیندانی ڕەحەت ئێستا لە زیندان کارتی تەلەفۆنی هەیە تەبیعەتە نەتوانین تەماس بگرێ بە شێوەهای جۆرا و جۆر دەکرێت یارمەتی ماڵی بگەینێ بۆ زیندانیە کە زیندانەکەی لێ نەبێ بە دوو زیندان ینی لە مەحرومیەتی خواردن تۆگەل لە دەرۆبی هەوڵەکە دەی بۆ خۆت بەڵام ئەگەر لە زیندان برسیت ئەگەر لە زیندان پاڵدەسەکەت خۆشترین خواردنەکەی دروست کرد و خواردنی زیندانیش توی تێر نەکرد تەبیعەتەن پێویستت بە حمایەتی ماڵی دەبێ جیالەوە کە هەر حمایەتێکە لە خانوادەکان دەکرێت هەر هاودڵیەکە لەگەڵ خانوادەکان دەکرێت وەختێک کە خانوادە من بۆ خۆم کە زیندان بووم وەختێک کە خانوادە داهاتن بۆ ملاقات و ئەو چیرۆکانی کە لە هاوپشتی هاوڕێیانت بۆیان دەگەڕایتەوە کە هاوڕێیان چۆن هاوپشتیان کردوە چۆن لیان پرسیونەتەوە چۆن بەردەوام هاودڵی خۆیانیان لەگەلیان دەربڕیوە چۆن ئەلامی ئامادەگیان کردووە کە ئەگەر سەنت لازم بوو ئەگەر زەمانەت لازم بوو خەڵکی جۆرا و جۆر کەسی وا بوو هاوڕێی سیاسی شت نەبوو بەڵام خزمێک بوو ئاشنایەک بوو ئەعلامیەوەی کردبوو بە خانوادەکە کە ئەگەر سەنەدێک لازم بوو من زەمانەتەکەم ئەگەر حمایەتی فلان لازمە من دەیکەم سەردانی ئەوانە وەکو دیاریەک بوو کە خانوادەکان لەگەڵ خۆیان بێننی ینی ڕۆحیەی تۆ حسی ئەرزشمەندی تۆ حسی ئەرزشمەندی کارێکی سیاسی کە کردوتە حسیەوەی کە تۆ ئەگەر لە زیندانی فراموشکراو نیت کەسێکی کە خەڵکێک دەزانێت لەسەر بەرژەوەندی و کۆمەلگایە لەسەر حقوقی و خەڵکە لە زیندانی و هەروە کە تۆ خاوەنداری لە کۆمەلگاکە کردوە کۆمەلگاکە خاوەنداری لێ دەکا زۆر زیندانی سیاسی بوون کە بەڕاستی محتاجی حتاینی ماڵی بوون ئێمە خۆشبەختانە پشتیوانیە کە هاوڕێیانمان دەیان کرد منە دەتوانم بڵێم لەو دەورەی کە بەندەی مخلستان لە زیندان بووم زۆرێک لە زیندانیانی سیاسی لە کوردستان بە تایبەت هەمیشە پشتیوانی هاوڕێیان و دۆستان و ئازیزانێکە لە پشتیوانمان بوون نەیدێش هیچ کاتێ ئێمە لەو بابەتەوە بەڵام ئەو پشتیوانە معنەویش هەمیشە حسێکی ئەرزشمەندی حسیەوەی کە کارەکەی ئێمە ئەرزشمەند بووە حسیەوەی کە ئەسڵان کارێکی کردبوو لە ناو زیندانیانی تیشە ڕوانینێکە بۆ زیندانیانی سیاسی بوو حتا لە ناو کارمەندەکانی زیندانە کارمەندای عادی زیندان نەبەشی ئەمنیەتی کە چاوەدێری زیندانیەکان یەکرد و هەولیشی دەدا لە زیندان هەر جۆرە فشار و عەزیەت ڕابگرێ بەڵام لە ناو خودی زیندانیەکان لە ناو خودی کارمەندەکان کە کارمەندی ئاسایی زیندان بوون حەست و حرمەتێک انتقالی پێیا کرد بوو چون هەستیانە کرد بۆ پشتیوانیە هەستیانە کرد بەوە کە زیندانێکی سیاسی نەبینی کە لە بێ پشتیوانەی ماڵی یا لە بێ پشتیوانی معنەویە سەرحاڵ نەبێ لە بێ پشتیوانی ماڵیە محتاج بێ لە زیندان هەمیشە لە زیندانە لەگەلەوە ئەحکامی سەنگین بە زیندانیانی سیاسی درابوو بەڵام زۆر دڵێکی پڕ لە ئومێد ڕوویەکی شاد ئەوەش سەرچاوی بوو ینی ئەو تینورە سەرچاوەکەی لە حمایەتێ بوو کە خەڵک دایان کرد لە واقع معنی عملیەکەی ئەوەیە کە خانوادەی زیندانیان سیاسی
بەتاق نەکەونەوە، خانوادەی معتەرزین بەتاق نەکەونەوە، بە هەموو شێوەی حمایەتیان لێ بکرێ. ئەگەر زەمانەت و سەنەد لازمە ئەو حمایەتە بکرێ، حمایەتی ماڵی بکرێ، حمایەتی معنەوی و خۆیان هەمیشە خەڵک بە دەوری خۆیانەوە ببینن و ئەوە مطمئن بن لە ملاقاتەکان وەکو دیاریەک وایە کە تۆ بینی زاهرن ئەو دایک و باوکە بە دەستی خاڵیاتون و لەگەڵ تۆ داهێنشن یا لە پشتی کابینەکەەوە قسەت لەگەڵ دەکەن. بەڵام ئەو قسانی کە دەیکەن ئەو ئومێد و هیوا و حمایەتە معنەویەکە لەگەڵ خۆیان دەیەن و بە تۆین خاڵی دەدەن، گەورەترین دیاریەکە کە توانین بوێ بۆ زیندانێکی سیاسی. بەڵێ زۆر سپاس دەکەم هاوڕێ سەلام. یەک پرسیارمان ماوە کاتی بەرنامەکەیشمان زۆر نەماوە. ئەرکی هەڵسوڕاوانی کۆمەڵە و حزب لەم بوارەدا چییە کە بتوانن وەکو هەمیشە پاڵپشتی خەڵک بن؟ بەڵێ ڕاستیەکەی من تۆزێک بە جەسارەت تێزان مەگەر ئێستا لێرە کۆمەڵی ڕاهنمود بدەم چۆن هەموو هاوڕێیانی عەزیزی ئێمە لە پێش لە شوڕەکە لە ڕۆژی یەکەمەوە کە ئەمڕۆ داوای ڕوویدا و شۆڕشەیشینا دەستی پێکرد و تەبیعەتەن لە کاتی پێشتریش زۆر پێشتریش لە کاتێکە کە شوانەی سید قادر بەو شێوە ناجوان مەردانە تعڕزی پێکرا و بینی لە شارەکانی کوردستان ئاعترازێکی گەورە ڕێکخرا و کۆمەڵەیش فەراخانی یەکەمین مانگرتنی گشتیدا لە کوردستان و دواتیش بینیمان ئەو مانگرتنانە ئەسان بوو بە سنەتێک لە جامعی کوردستانە. چالاکانی کۆمەڵە مێژوویەکی دوور و درێژیان هەیە لەوەی کە کاتناسی ئەوەی کە من دەتوانم بیڵێم نەک ڕاهنمودانە، بەڵام وە بیرهێنانەوەی ئەوەی کە خودی چالاکانی کۆمەڵە کردویانە. من لە ناوە لیان فێر بووم، لە دەرەوە لیان فێر دەبم، لە دەرەوە کە قسە لەگەڵ ئاسوڕاوانی خۆمان دەکەین لە ئەفتکار عملەکانیان لە تازەگەری و تاکتیکای نوێیە کە بەکاری دێنن. بەڕاستی ئینسان تێدەگا و ئەو مێژوویەکی دوور و درێژی چالاکانی کۆمەڵەیە لە ڕۆژی یەکەمی ڕێکخراوەیە و لە دەی 60 و لە حداقل 20 ساڵی گزەشتا کە من لە ناو لە دەروی وڵات بەشدار بووم و تەماسا بووم لەگەڵ هاوڕێیانی ئێمە هەمیشە دوو مەسئلەی گەورە بووە. یەک کاتیان زۆر باشناسیوە، چون تۆ هەموو کاتێک ناتوانانی هەموو تاکتیکێک لە هەموو کاتێکە ئەبێ هەر دەورەیەک و هەر زەمان و مۆقعیەتێکی مشخص تاکتیک و شێوەیەکی مشخص دەخوازێت. تۆ لە شوێنێک دەتوانی حرەکەتێکی عەلەنی بۆ مۆزوعێکی مشخص سازمان بدەیت و لەسەر ئەو بابەتە مشخصە قسە بکەیت. لە شوێنێک دەتوانی حمایەتی خۆت لە منشورێک ڕابگەێنی بە شێوەی عەلەنی، منشورێک کە بە سەرنوێشتی جامعەی ئێران مربوطە، لە شوێنێک ڕێکخراوەیەکی کرێکاریە، لە شوێنێک مەسئلەی محیزیستە. ئەوەی کە من لە تەجروبەم هەیە لە چالاکانی خۆمان، چالاکانی ئێمە هەمیشە کاتناسییان تیا بووە، زانیویانە کەی کاتی چییە و ئەوەی کە ڕژیم هەوڵەدا هەمیشە ڕێکخراوایی سیاسی کوردستانی فشار بۆ بێنێت و ئەوانە اتفاقاً لەبەر ئەوەیە کە ڕژیم ئەو خەیاڵەخاوەیە پێی وایە کە ئەگەر سبەی ڕۆژ جۆردانە بۆم بیش بدا لە ئوردوگاکان و خدای نەکەردە ئەسان هەر شتێک بەناو ئوردوگای ئەحزاب نەمێنێت، پێی وایەتەوە لە واقع کۆمەڵێ شێوەکانی شەوەیە لە کاتی خۆی لە کاتێک هەیە پشتیوانی لە زیندانیانی سیاسی گەورەترین ئەرکی زەروریە، نانی ئەولویەتی ئەو ڕۆژەیە. کاتێک هەیە کە وەکو ئەو لەحزەی کە ژینا تەرمەکەی دەبرێتەوە، ئەوەی کە نەهێڵی ئەو خانەوادە فشاریان ئەوەندە لەسەر بێ کە تەرمەکەنی وەشە و بێدەنگ بە خاک بسپێردێت، ئەوە ئەرکێکی ئەولویەتێکی لەحزەیە. لەو کاتا ئەوە دەکەن. کاتێککە ئەترازاتی خەڵک دەست پێەکە، ئەوەی کە چۆنەوە ئەترازاتە کەمترین هەزینەی بێت، چۆن جوانان سەرڕووی خۆیان داپۆشن، چۆن لەحزە بە لەحزە و ئەترازاتە ڕێک بخەی. من پێم وایە چالاکانی ئێمە لە کاتێکە کاتی حمایەت بووە حامی بوون، لە کاتێکە کاتی عەزیزێکی گیانی بەخت کردووە، دایکی گیان بەخت کردووە، گیانی بەخت کردووە، دەیانبینی لە ڕیزی ئەوە کە بە شێوەیەکی حماسی، لە کاتێکە فعالێکی ژینگە لە مەریوان گیان بەختەکە ئەبینی مەراسمی بە خاکسپاردنەکەی دەکەن بە حماسەیەکی شۆڕژگێڕانە، بە حماسەیەکی کۆمەڵایەتی. من پێم وایە ئەوانەی ئەوەی کە کراوە لە کاتی خۆی شێوەی خۆی ئەو شتێک هەیە
نوعێک لە فعالیت نوعێک لە مەسئلە هەیە کە بە شێوەی مەخفی دەکرێت و تەماسای مەخفی و ناکرێت بەو شێوەیە دەبێ بکەی نوعێک لە ئەکتەیەکەش علەنیە و بە شێوەی علەنی دەکرێت و من پێم وایە ئەوەی کە هاوڕێیانی ئێمە دەیکەن هەمیشە تەشخیصی ئەوەیە کە لە کاتی خۆی چی زەروریە علەنی مەخفی و ئەو تەرکیبێش کە لە کاری علەنی مەخفی هەمیشە فعالینی کۆمەڵکردویانەوە بە باشی کاریگەر بووە و سنەتەکانی نەوعی خەڵکی شەحساسی دەکەن ڕەنگە نەزانن کەسەکە کێ لە شوێنێک شێوەی کارەکە جۆرێ بێ کەسەکە مەخفی بێ بەڵام دەزانن بە شێوەکانە چی شێوەی کۆمەڵەیە چی ڕانەمودی کۆمەڵەیە و من دڵنیام کە هاوڕێیانی ئێمە لە ناوەوە خۆیان تەشخیص دەدەن کە لە کوێ شێوەیەکی مشەخص جواب دەدات. بەڵێ زۆر سپاسە هاوڕێ سەلام. من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان قسەیەکەیە کە پێتان وایە ئاماژەتان پێ نەکردووە فەرموو. سپاس بۆ ئێوە ئەرزیاتر نییە فقط لێرە دەتوانمەوە بڵێم کە لە دوورەوە سەری نەوازشدا دەنوێنین بۆ هەموو فعالینی سیاسی و خانەوادەکانیان بۆ زیندانیانی سیاسی بۆ دایکی هاوڕێیانی گیان بەختوو خانەوادەی هاوڕێیانی گیان بەختوو و دڵنیا بن کە ئێمەش لە دەرەوە خۆمان بە بەشێکی گیانەکراوە لەو خەباتە ڕۆژانەیە دەزانین و ئەوەی کە لە دەرەوە بە ئێمە بکرێ بەردەوام ئەرکەکانمان لەبیرە و بەردەوام ڕێبواری ئەو ڕێگەیە دەبین کە ئەو هەموو ئینسانە عەزیزە ناویە یانیان بەختکرد. بەڵێ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ سەلامی قادری ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕەوانی ئەم هەفتەیەمە بەشدار بوون. جارێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی کۆمەڵە سوڕەوانی ئەم هەفتە. هەتا بەرنامەیەکی تر و کۆمەڵە سوڕەوانێکی دیکە ماڵەوە.